سڵاوتان لەبێ بەڕێزان لە فێرکاری ئەمڕۆ باز لە سۆنەتی گۆڕینی تیکتۆک دەکەین لە پرۆوە بۆ پێرسۆنال. هەروەک دەزانن پێشتر ڤیدیۆکمان داناوە لەسەر ئەوەی کە چۆن تیکتۆک بگۆڕین بۆ پرۆ. دیارە چەند بەڕێزێک پرسیاریەوەیان کردبوو چۆن بە پێچوانەوە بیکەینەوە پێرسۆنەل ئەکاونت. لەگەڵ من تا کۆتایی ڤیدیۆکە پێتان دەڵێن کە چۆن بیگۆڕن. پێشەوەی دەست بە ڤیدیۆکە بکەین هیوادارم وەک پشتگیرێک ئەوانەی کە سەبسکرایب کاناڵەکەی ئێمە نەکردو ئێستا سەبسکرایب کاناڵەکەمان بکەن و زەنگۆڵەکەش ساڵاک بکەن بۆی بەردەوام بینەری ڤیدیۆکانەوە بن. دەڕۆینە سەر تیکتۆکە. ئەو تیکتۆکەمان ئەو ئەکاونتە پێشتر کردیتمانە پرۆ، ئێستا دەمانەوێت بەعکسەوە بیگەڕینەوە کە لە پرۆوە بیگۆڕیەوە لۆ پێرسۆنال هەندێک مواسفات لەدەست دەدەی. لەوانە ئەو لینکەی کە لە بایۆ دادنێ زۆر زار هەیە لا دەچیتن، لەوانەیە بەشی کرێتەر کۆنتێنتیش لابتی ئەوەی کە دەتوانی بزانی چەند کەس هاتێنە پرۆفایلت یان بینەری ڤیدیۆکان چەند بووە. بە هەر حاڵ ئێستا لۆی بیگۆڕین دەست دەنین بەو سێ خاڵی سەرەوە لای دەستڕاست بۆوانی کە زمانی تیکتۆکیان ئینگلیزی، ئەوەی کە بە عەرەبیە لای دەستچەپی سەرەوە دەستی پێ دەنێن. یەکەم دانەیە کە نووسراوە مەنیج ئەکاونت، لە عەرەبیکەی نووسراوە ئیدارە الحساب، دەستی پێوە دەنێن. دێنە خوارێ ئەوەی کە پێش ئاخیری کە نووسراوە سویچ تو پێرسۆنال ئەکاونت، لە عەرەبیکەی نووسراوە تەبدیل ئیلە حساب شەخسی، دەستی لەسەر دادنێن. پێت دەڵێتن کە ئەگەر بیگۆڕی بەشێک لە واسەفاتەکان لە دەست دەدەی هەروەک باسم کرد، بەڵام ئەوە دەوانێت بیگۆڕێنە بە خاتی فێرکارەکەی سویچ ئەنیوای لێت دەین. لە عەرەبیکەی وابزانە نووسراوە تەبدیل على ئەی حال، دەستی بەسەر دادنێن. ئێستا دەڵێ گۆڕە ئەکاونتەکەت گۆڕە بووە پێرسۆنال بۆ شەخسی. هەروەک دەبینن لینکەکە لە بایۆ نەمایە. ئەگەر حەستان لێ بوو دووبارە دەتوانن بیکەنەوە پرۆ یان بزنس ئەکاونت. ڤیدیۆکە لە دسکریپشنی ئەو ڤیدیۆی دادنێم کە چۆن تیکتۆکەت لە پێرسۆنالەوە بگۆڕی لۆ بزنس و بیکێ پرۆ، بتوانێت لینکەت لە بایۆ دابنی. ئەگەر فۆلۆتیش نەبیتن، یعنی فۆلۆتیش کەم بی، دەتوانی لینکی ئینستاگرامت یان لینکی هەر تۆڕێک کۆمەڵایەتی دەتوانی لە لێرە دابنی. هەروە فێرکاریەوەش دادنێم کە چۆن بتوانی ئەو لینکەیە لە دسکریپشن دابنێ، یعنی لەوانە هەندێک کەس پرسیارەوەی لا دروستبی لینکە چۆن لێرە دابنێم. هیوادارم سوودی هەبی. لەبیرتان نەسێ ئەگەر ڤیدیۆکەتان بەدڵ بوو لاکی ڤیدیۆکە بکەن و لە کۆمنتیش سەرنجی خۆتان دەربڕن. زۆر سپاس کە بینەر بوون، خواتان لەگەڵ.